ئەو کاتتان باش دوێنێ شەو لە ڕووداوێکی گوماناوی مامۆستایەکی وانە بێژ لە ناو سارەکەی سوتێنراوە پێشتر سێ پۆستی بەجێ هێشتووە کە هەمووی بانگەشەی مردنە تاوان دەبێ بڵێم بەڕێی من و بە پێی ئەو زانیاریانی بە دواتچوونی من کردیتم بە چەند کاتژمێرە ئەو مامۆستایە خۆی کوشتووە بەڵام وایان لێ کردووە چۆن ئەم مامۆستایە دەرچی بەشی پەیمانگای هونەرە جوانەکان بووە مامۆستایەکی خاوەنڕەئی تایبەتی خۆی هەبووە و یعنی سابت بووە ئەو ئێمەزانیم کۆن نازانم لە کۆندا یەکێتی نەبووە بەڵام لە دوایین پۆست کە ئەوە خاڵکی لاوازیتی کە دەبواە هەرچەندە کەسیشمان نازانێت چۆزعیکەوە و شتەی ئەمانەتی مناڵەکانی ئاراستەی کوڕەچ کۆسڕە سوور کردیە شاڵاو کردیە بەڵام هەمووانی خۆیان دەکوژن بپرسن لە ڕووی نەفسیەوە چەند جارێک باس دەکەن ئەڵێ خۆمان دەکوژن زۆر کسە ڕاشی گەیاندێ لە پۆستەکەی بە چەند کاتژمێرێک پێشترێ وە پێشتریش هەموو خەڵکە بۆ لێ نزیک بووە لە بەرنمەیەکی ڕوودا و زۆر بە جورئەتەوە داوای کردیە وەزیر دەست بچێشتەوە داوای کردی ڕاوێژکارەکان دەست بچێشتەوە هەموو خەڵک دەست بچێشتەوە سروشتە قێزەوەنی پارتی هەیە یەکێتی و جەماوەری بەگشتی حتا خەڵکی ئۆپۆزیسیۆن شەیەسەم باسەکەم کە هەندێک کەس شت دەنووسی بێ ئەوەی دەماغی بجوولێ کە ئەو ئینسانە بەرەو شێ دەبن ئەو زەختەی لەسەر ئەو کشنە هەبوو هەموو جۆوەکەی هەندێک بوو کە یعنی پێدەچێتن کە هەوڵی خۆکوشتنی داوە ڕووداوەکە خاستن کە چەند کاتژمێرێک پێشتریان ئەوە تا هەڕەشەی لێکراوە ئەمە نازانێت ئەوە دەکرێت کەسانی نزیکی و بە دواتچوونێکی ورد بکرێ ئەگەر هەبیتن بەڵام من ئەوە دەزانم مەسەلەن ئێستا کە ئەو ئیسماعیلسیان و چالاکوانە و کوڕەگەنجە وەختی خۆی یاسین و تاقمەچ تیرۆریست بردیان ئەشکەنجەیاندا ئازاریاندا دەچەقو نەبێت دوو نوکە چەقو بردرانەکە خۆی هەر بێ ئەخلاقی بوو بە سەدان کەس تەوهینی بۆ کوڕە کرد یعنی خەڵک لێی نزیک نەبە بەرگەی ناگرت یعنی دەیان و سەدان کۆمنتی قێزەوەن ئاسنزم بریندارکەر لە کاتێکدا ئەو لەسەر حقوقی خەڵک لەو لەندەنە دەڕفێنرێ خۆشبەختانە سەدەرکەوت دویان لێپێچینەوەیان ئەگەکرا و ئەوانی کەشتێن و یاسینیش ئەگەر مەردە دێتەوە ئەوڕۆپای قەست لێرەدایە ینی ئەو خەڵکە و گوایە خۆی پێ ئۆپۆزیسیۆن هەبوو کە زمانیشی زۆر درێژ و خۆی پێ چالاکوانی بواری مافی مرۆڤە تۆ ئەگە لە سەفیشی ڕناوەستی دش مەبە تەوهین مەبە بریندار کەر مەبە ینی خەڵک دەڵێنەوە لە ئەودەی شوبادش کە کەسێک ڕایگەیان سبەی لە دژی ئەو دەسەڵاتی خۆم دەسوستێنم بەنزینی بەخۆی داکردووە خۆی نەسوستاند بۆ ئاسایش و خەڵک گرت بیان دەیان کەس پێیان گوت بنەوێرایە ترسنۆک کاچ خۆم کابرا گوتی بابا من لە سەنگۆ دەمای خۆم بسوستێنم کەچی یعنی خەڵکی ئێمە بەجددی و بە تایبەتی پانتایەکی زۆر قین و ئەوە دەگرێت سەر دەلالەتی ئەخلاقی خێزانی سیاسی و چ جۆرە مەخلوقێکن خەڵکانێک کە دێ لەسەر مافی تو بە جواب دێ لە بڕی ئەوەی پشتگیری بکەن کۆمنتی جوانی لەو بنووسن و یعنی شتێکی پێ بدەن کە هێزی پێ ببەخشی بە پێچەوانەوە هەن ئەگە دەستیان هەبێ بە خۆیان وەکو داعش سەری دەبڕن بڕوا بکە یان بە کۆمنت ئەوە زۆر برینزار کرد کە کۆمنت لەو هەندێک دانرایە خەڵک گفتوگۆ بکە نەک تەوهین بکە نەک گوێمدا من ئەوانە هەزاران کۆمنتی نەشاو بەرامبەر ئێمە دەنووسن کە بەس سات بکەنەوە بێمەوە سەر ئەو مامۆستایە کە ئامانجیەیە دوای ئەوەی داوای کردیە وەزیر دەست بچێشتەوە ڕاوێژکار و هەمویان بە خۆیان دەست بچێشتنەوە پارتیەکان حەشریان پێکردیە بە کۆمنتی ئیستفزاز کەەوە یەکێک لە بێ ئەخلاقیەتەکانی جەماوەری پانتاییەک لە جەماوەری کۆیلەی پانتاییەکە نەکەمووی کە دێن هەموو ئەوانەی ڕەخنەگریان بن سڵ لە دەربڕینی هیچ وشەیەک ناکەن من چەندین ئافرەت و کچ دەناسم ناوێرن لای من کۆمنت بکەن لەبەر ئەوەی نزمترین ئاس قسەیان پێ دەرێن ئەوە یەکێک لەو بێ ئەخلاقیانەیە کە حزبی سیاسی باشوور بە تایبەتی پارتی و ئیسلامیەکانیش لەو ڕوانگە زۆر بریندارکەر و زۆر ئاس نزمن لە دەربڕینی وشە و یەکێتی شتێدا هەیە و زەماوەری گۆڕانی شتێدا هەیە زۆربەی حزبەکان تیاندا هەیە بەس من زیاتر لە پارتی ئیسلامیەکانم دیتە
بەڕاستی دیاردێکی قێزەوەنا و ئەوە شەڕی حاڵەتی دەرونین و ئینسان دروست دەکەن کە کەم کەس دەتوانێت بەرەک بگیری بۆیە من پێما جیهان تەها ئەو مامۆستاوانە بێژە لەسەر حقوقی خەڵک کاتەسوە بەڵام بەس بە کۆمنت ویان نێکرد کە من گومان دەکەم چکۆم وانێ خۆیان دەکوژن پێشتر ڕادەگەێنرێت و ئەگەری شێ سیارەکەشی ئاگری تێبەردراوی بەس من شکم زیاتر لەوە دەچی هەرویستم سەرنجستان بە ئەوە ڕاکێشم ئینسان قسەک دەماغ و ئەخلاقی هەبێتن کاتێک یەکێک کورە نەگەیەکێک وەڵڵە هەتا ئەم پارتیەکانیش یەکێتێکانە گۆڕانە خەڵکی ئیسلامیە هەموو حزب بیرەوە چون قەت هەستی بریندارکەری وشەی قێزەوەنی بەرامبەر ناڵێم ویان ئەوە ناکەم لە کاتێکدا سەدان ئابڕوچوونی بەرپرسەکانی ئەوانەمان لایە قەستم نەزەدە یعنی ئینسان دەبێ مەسەلە مڕالیەکەی ئەخلاقی نووسینەکەی ئەو کچەوەکو زۆر لەو کچانەی تر هەن کە بە تۆ برا و ئەوەکانیان هاان دەدەن بەس بە کۆمنت بەس بە قسە و قسەڵەوە کە دەچن خوشکەکانیان دەکوژن ژنەکانیان دەکوژن تۆمەتی کاتێک دەرن ئەها لەگەڵ کوڕی عیلاقی هەیە لەگەوەیە وا دەکاتن خەڵک بەشەکە لە هاندانی ئەوە بەڵام من پێمایی ئەو کچە بێمەسەر ئەوەی جیهانتەها ئەو مامۆستایە لەبەر ئەوەی لە ڕوودا و داوای دەستچێشانەوەی دەڵێن وەزیر و ئەوانەی کردووە داوای هەڵوێستی کردیە بەس زەماوەرە بۆگەنەکەی پارتی کە ئەوی دێن سڵ ناکەنەوە بە کوشتیاندا یان ویان لێکرد خۆی بە کوشتن ئەگەری شێ گرنگ مردنی ئەو مامۆستاوانە بێژە کە من پرسە سەرخۆشی لە بنەماڵەکەشی دەکەم و ئەو خەڵکانێک کە ئەو کۆمنتە نەشیا و بریندارکەرانیان لۆ نووسی بەشەکن لەو هۆکاری جانە دەزانی کچ و کوڕی ئەو نیشتیمانێ کاتش خۆش